قوربانگیان ئەمە سەعات 2:30 بۆ 2:45 تا 3 کە هاتی نەدرەوە ئەم سیارە ئاگری تێبەر بوو ئەگڕا کە هاتین سیرمان کرد ئیتر کەسمان نەدی بەم ناوە سیارەکە ئەسووتا ئیتەوە شتەکە زەد و زیانی زۆری هەیە و ئیتر ماڵیان ناوە بێ ئاسایش و پۆلیس هاتن بەدەممانەوە سێ شەو تاقیقێکیان کرد لەسەری و ئەمەش داوایان لێ ئەەکەین ئەزیەت کێشن ئەو تاوانبارە هاچێوتیکە بەدەستی ئەنقەز ئەم سیارەیەمە سوتاوە هەفرای خۆ بە دەرکردین کارەبا و تی سیارەکە سوتاوە زەرەری مادیمان زۆر زۆر لێکە ئاوڕێ زۆرمان لێ و پەنجەرە و دەرگا و هەمووی ناوە سوتاوە بە پەلەم ناڵەکانمان دەرکرد و زەرەری ڕۆحی نەبوو بەڵام مادیمان زۆر زۆرێ ئەم سیارە ئێمە بەدەستی ئەنقەز بە تایبەت سوودانیانە چونکە سیارە هەیە لەو بازارە لەو کۆڵانە هەیە لەوەی ئەمە جوانتر و چاکیش دەستکایی نەکراوە بە تایبەت ئەمە سوودانیانە هاتوونەتە ناو ئێمە دەرگامان داخسە سوودانیانە داوایان لێەکەین بەڕێز ئەرە وەڵڵا بەدەممانەوە هاتن ماڵیان ناوە بەم دراوسەکان و ئاسایش و پۆلیس بەدەمیان هاتون و هاوکاریان کردین و بەڵام داوایان لێ ئەەکەین ئەزیەت کێشن ئەمە هەچ کەس بووە بە سزای خۆی بکە.